بريس سعدي أحمد بيرة بيفداري كان اجتماعي كردستاني لسليماني ديالمية كاك سعدي أم كاتو باش هالبطة لتشاركيوي كوبونوي كذا باش كاك هكاش سپاس به دموچاوی نودگر بو هم کاک مسرور هم کاک پافل که کوبونوی که ارینی انجام دراوه او کوبونوی ارینیه پیتوهای لسر چه بنمایک بو اکید زانیاریت پی گیشتوه کام خاله که زور ایجابو سرنج راکشه که ارینی بوه بدلنیایی و ام دو برزا کۆنابنەوە ئەگە کۆبنەوە کۆبنەوەی باشەکەن و ئەم کۆبنەوەی دوێنێ لەسەر ئەو خاڵانە بوو کە دوای ئەوەی شاندی دانوستاندن سەدانەوەتی جیاوازیەکان گلەییەکان هەروەها تعریفەکانی شەراکەت و پۆستەکانی کە هەیە لێبوونەوە سەدانەوەتیان تەواو کرد ئەو بەشەکەمەی کەما بووەوە لەسەر نەوعیەتی شەراکەت چونکە ئێستا پێش کە جەنابەت سوالەکە لە من بکەی برادێک باس کرد وتی شەرتی پارتی ئەوەیە یەک حکوومەت یەک هێزی پێشمەرگە وەنیە یەک ئیدارە یەکێتی نیشتیمانیش دەڵێ ئەوە ئەو سێ شتە گرنگە بۆ هەرێم بەڵام بە مەرجێک دەبێ ئەگە شەراکەتی حەقیقی هەبێ ئەگەر شەراکەتی حەقیقی نەبێ یەکێتی ناتوانانی وەکو مشارێک هاوبەش بەشداری بکە بەڵکو هاوبەش دەبێ هاوبەشی حەقیقیوی لە زەرەر و لە قازان شەریکی یەک بن و ئەو گفتوگۆیی کە ئەبدوو بەڕێزە کردیان هەم کاک بافل سەرۆکی یەکێتیە هەم کاک مەسرور جێگری سەرۆکی پارتی کردیان مەبەست ئەوە بوو کە ئەم بابەتانە ڕوون کرێنەوە لە گوێرەی قسەکانی خۆیان کە باسییان کرد ئەوەیە کە ئەوان گەیشتونتە ئەنجامێکی باش و ئەنجامەکانی ئەوان گەیشتونەتێ بەرەڕووی شاندی هەردوولا دەکرێتەوە کە لە کۆبنەوەی داهاتوو بۆ کۆبنەوە دواییەکانی مەسەلەی دروستکردنی کابینە سوودی لێوەربگرن و هیچ کۆسپێک لە بەردەم دروستکردنی کابینە نەمێنێ ولی کاک سعدی هەڵبەتە دوێنێ کە کوبنەوەی کرا دوای کوبنەوەیکە شەرخۆم لێرە ڕووماڵم کرد کاک پافڵ باسی دەستەواژەی ستراتیجی کرد کە کۆمەڵی هێڵی ستراتیجی هەیە ئەوان ڕێککەوتون لەسەری خۆ دەزانی بەکارهێنانی دەستەی ستراتیجی لە چارکیوەی دروستکردنی پەیوەندی و گوت و بێش لەسەر پرسەکان بۆ خۆی بابەتێکی قۆڵ و زۆر گرنگە کەواتە ئەو هێلە ستراتیجیانەی کە ڕێککەوتون لەسەر چی بووە؟ الاستراتیجی ئەکید سیاسیش هەیە اقتصادیش هەیە و لە هەمان کاتیشدا مەسەلەی ئەمنیش هەیە ئەمانە شتی گرنگن کە ئەگەر شەراکەت هەبێ دەبێ پارتی و یەکێتی هەم لە ئەدای ئەمنی خۆیان هەم لە بەهێزکردنی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە و هەم لە ڕووی سیاسیەوە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان و پەیوەندی ئاقلیمیەکان دەبی شەریک بن لەوەی کە تەواوکەری یەکتری دەبن و لە هەمان کاتیشدا ئەو پەیوەندیانە ئەو چەمکە ئابووریانە ئەم واجباتە ئەمنیانە بە شێوەیەکی باش جێبەجێ دەکەن و ئەو سێچا بابەتەی کە من باسم کرد ئەمانە مەفهومی ناوەڕۆکی خاڵە جەوهەریەکانی استراتیجی هەرێمی کوردستانە ولی کاک سعدی ئێوەی پارتی و یەکێتی محکومن پێکەوە ئیش بکەن لە ڕابردووش داوا بووە لە ئێستاش داوایە لە داهاتوشدا هەروە دەبێت بە پێی سەنگی خۆتان بە پێی بێگومان گرنگی خۆتان پێگەی خۆتان وەکو دوو لایەنی سیاسی کاریگەر کەواتە چەند کوبوونەوە بکەن دەرئەنجام هەر دەبێت بگەنە ڕێککەوتن کەواتە کوبوونەوەی دوێنێ ئەکرێ بڵێن هەوێنێکە بۆ ئەوەی کەیدی زۆر کوبوونەوەی تر نەکرێت هەنیەوە 5 مانگە لەسەر هەڵبژارتن تێپەڕیەوە هێشتا حکوومەت پێک نهێنراوە کەواتە ئومێدێک هەیە لە چارکیەوەی کوبوونەی دوێنێ کە هەنگاوەکانی پێکێنانی کابینەی دەهەم خێرا بکرێت کاکە کارە من ئەکید هاوڕام لەگەر جەنابەت کە ئێمە دەبی هەوڵی ئەوە بدەین هەرچی زووە ئەو حکوومەتە پێک بێت چکە
ئێمە هەڵبژاردنێکی باشمان کرد، هەڵمەتێکی هەڵبژاردنی باشمان کرد، ژمارەیەکی زۆر خەڵک بەشداری هەڵمەتی بەزاری هەڵبژاردننی کرد 72% زۆر زۆرە لە کاتێکی وەکو ئێستادا و خەڵک چاوەڕێیە کێشەکانی بۆ چارەسەر بکرێ. ئێمە لە ڕابردوودا کێشەمان هەبووە، کێشەمان لە پێکەوە ئیشکردن هەبووە، ئێمە تێگەیشتنی جیاوازمان هەبووە لە مەفهومی شەراکەت و ئێمە لە ئەدای واجباتی خۆمان ئیتیهاماتی متەبادلمان هەبووە بۆ یەکتری، بۆ ئەوەی ئەو شتانە نەمینێ، جیاوازیەکان نەمینێ و ئەم حکوومەتەی لە داهاتوودا دەست بەکار دەبی، ئەم پەرلەمانی لە داهاتوودا دەست بەکار دەبی لەسەر ئەساسێکی پتە و دەست بەکار بێ بە بەرنامەیەکی دروست، حکوومەتێکی دروست زۆر باشتر لەوەی کە ئێمە بە پەلە پرۆزە هەوڵی ئەوە بدەین هەرچی زووە پەلەمانە با حکوومەت پێک بینن، بەڵام لەسەر بە شێوەیەکی دروست نەبی. بۆیە من پێم وایە ئێستا کە زۆر باشە ئەو گفتوگۆ و تەفاسیلی وردی کە پێم وایە هەموو بابەتێک باس کرایە لە گفتوگۆکان، شتێک نەمایە بڵێ ئێمە لە کۆبوونەوە باسمان نەکردیە و هەموو ئەو جیاوازیانەی کە هەبووە، ئەو بابەتانەی کە هەرێمی کوردستانی پێوەبەندە لە داهاتوودا حکومڕانیەکی ڕەشید بکرێ کە خەڵکی هەرێمی کوردستان وەکو ئێستا لەو شەڕ و ناکۆچەکانی منتیقا پارێزراوە دەبی پارێزین، خەڵکی ئێمە مستحقی پاراستنە، خەڵکی ئێمە ئەبێ لە سێبەری ئەو حکوومەتە ئێمە بەحەسێتەوە هەلی کاری بۆ بڕەخسێنین و هەروەها هەوڵی ئەوە بدەین کە قەوارەی هەرێممان پارێزراو بێ و لە چوارچێوەی دەستوری عێراقیش پەیوەندیەکانمان دەستوری و گونجاو بێ لەگەڵ حکوومەتی فیدرال، لێرەوەش دەتوانین ئێمە واجباتی نەتەوەیی و نیشتیمانی خۆمان وەکو کوردی جێبەجێ بکەین. کەواتە کاک سعدی ینی کابینە دایمی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا بەس لەلایەن پارتی و یەکێتیوە پێک دەهێنرێت، لایەنەکانی تر بەشدار ناکەن؟ ئێمە لە سەرتاوەش وتمانە هەردوو لامان و بە تایبەتی یەکێتی و توێتی ئێمە دەرگامان کراوەیە هەر لایەنێک بێوێت، بەڵام ئەو لایەنانەی تر هەمووی گفتوگۆی لەگەڵ کراوە، ئەوەی ئامادەیی هەبی لە بەشدار دەبێت، ئەوەی ئامادەجی نەبێ دەتوانانی معارزێکی ئەرێنی بێ. بڵێ کەواتە تو باسی لە سەدا دەهات کرد، ینی گرێ کوێرەکان ئەوانەیە کە زۆر هەستکارن کراونەتەوە ئەن ئەو لە سەدادە ئەوەندا معاقەدە کە پرۆسەکە تاخیرتر بکە؟ نا تەسەور دەکەم کراونەوە وەکو وتم لە سەرەتا وتم ئەم دوو برادەرە کۆ نابنەیە کۆبوونەوەی باش دەکەن لە گوێرەی ئاخر ستێتمنتیانە من نامەوێتمە ناو تەفاسیل چکە و تەفاسیلە بۆ شان دەکەت جێدەێلین شاندی هەردوولا ئیسیفادەی دەکەن، بەڵام لە گوێرەی ستێتمنتی یەکەمی هەردوولا لە دوای کۆبوونەوەکە کۆبوونەوەیکی باش بوو، زۆر باش بوو. کەواتە ئەگەر ئێمە باسی پۆستەکان بکەین چ شتێکی تازە هەیە کە یەکێتی داوا بکات لە چارچۆی کابینەی تازەدا؟ پۆستێک، وەزارەتێک؟ نا من پێم وایە ئەمان وا باز ناکرێ، ئەمان سیغە زۆرن، یا نقاد یا عەمود دروست دەکەن شاندەکە پاش گفتوگۆ دەبێ، من ناکرێت لێرە ئیشی شاندەکە باز بکەم بەڵکو تەرکەین بۆ ئەوان، بەڵام ئەگەر ئێمە لەسەر بەرنامەی حکومڕانی لەسەر بەرنامەی و شێوەی شەراکەت ڕازی بین لەسەر پۆست و ئەوانە کێشەمان نابێ، چونکە من پێم وایە هەموو وەخت پۆست ئەوەندە مهمە کە تۆ چەند ئیسیفادەی لێ دەکەی، پۆست با زۆر مهمیش بکات و ئیسیفادەی لێ نەکەی بەکەلک نایە. بەڵێ خۆتەزانی هەلومەرجەکەی ناوچەکەش گۆڕاوە بە تایبەتی لە عێراقیش گۆڕانکاری بەسەر هاتووە، ڕەوشێکە زۆر هەستکارە کە ئەمانە بەرپرسی هەردوو لایەن تەئکیدی لەسەر دەکەنەوە. کەواتە ئەم حکوومەتە ینی حکوومەتێکی جیاواز دەبێ، حکوومەتێکی سەرانسەری دەبێ، بڕیارەکان بە یەک کات لە زاخەوە تا گەرمیان دەخوا بە یەک پاکێج کاروباری هەرێم بەرەوە دەبرێ پێی؟ من ئەوە لە سەردەمەک ئەوە وا بووە، بەڵام لە ماوەی دوایی وانە بوو ئیشاڵڵا ئەم حکوومەتەی دێ لە گوێرەی ئەو ڕێکەوتنامە و گفتوگوانی کە کراوە حکوومەتێک دەبێت کە لە هەموو ملیمەترێکی ئەم هەرێمە
دەسەڵاتی دەبێ و ئەم سیمای دوو ئیدارەی تا بتواندرێت کەم بکرێتەوە لە هەمان کاتیشدا ئێمە دەبیت ئەوە لامان ڕوون بێ هەردەمێک پارتی وێکێتی تەبا بوو بن دەستکەوتی گەورەمان بۆ هەردەمەک ناکۆ بوو بن زەرری گەورەمان لێ کردووە باشە لە هەردوو لا تەجروبەمانەیە هەم ناکۆک بووینە و زەرەرمان کردووە تیکرارکردەوەی چه حکمەتێک تێدا ناکۆچی تیکرار نەکرێتەوە باش کەواتەوەی تۆڵی حقیقەتێکی حەشان نەگرە هەر لە بەرەی کوردستانی و بگرە لە پرۆسەی ئازادی عێراق و بگە تا 2010 لە چارچێوەی لیستی هاوپەیمانی کوردستان کە پارتی یەکێتی تیابوونە ڤیتۆتان لەسەر سەرێکی وەزیرانی عێراقیشە بە لە کوردستانی شوایەوە خۆشت بێگومان تەکی لەسەرەوە دەکەیتەوە کە پێکەوە بوون دەستکەوتی زۆر هەبووە کە ناکۆی بوون ڕەوشەکە زۆر دەڵەمە بووە زۆر خراپ بووە کەواتە لەمە دووە فعلا کێ دەستیەوە گرتووە کە پێکەوە نەبن پێکەوە دەبن ئیرادەیەکی هاو بەشتان دروستە بێ کە جیاواز بێ لە چەند ساڵی نامەدەبی بڕۆنا کاک هەکار من لە سەرەتا و زۆر جارێکی لە کەناڵەکان باسی ئەوە دەکەم ئێمە تەقالی دیموکراتی و منافسەکردن لە چوارچێوەی یاساڕێک کارپێکراوەکان کارێکی دروستە ئێمە باسی تەعەدودە دەکەین لە تەعەدودە تا ئەحزاب منافسە یەکتری دەکەن بەڵام دژمنی یەک نابی ببن و ئێمە دەبی سیغەی منافسەمان سیغەی تەعەدودیەتی حکومڕانی بێ نەک سیغەی دژمنایەتی یەکتری ئەوە خراپ بەڵێ کەواتە کە بە باسی ئیدارەکردنی هەلومەرجەکە بکەین یەکێک لەو تەوارانەوە بزانن بەپێی ئەوەی کە ڕاگەیەنرا باسی هەلومەرجەکە کراوە بە تایبەتی چونگیتی تەعاملکردن لەگەڵ بەغدا ئایا تەعاملکردن لەگەڵ بەغدا بە یەک پاکێجە بێ لە چارچوەی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و مواسسە فەرمیەکانی هەرێمی کوردستان دەبێت لە مەودووە لەسەر ئەمە باسی یەک حکومەت و یەک هەرێم و یەک بەرژەوەندی دەکەین یەک حکومەت یەک هەرێم یەک بەرژەوەندی هاوبەش ئەکید موحەد دەبێ بەڵێ برێز سعدی ئەحمەد پیرە پەیوەدارە یەکێتیانی نیشتیمانیا کوردستانی لە سلێمانی گەلێک سوپاس